پرۆژە سێ ڕێکلامی بازرگانی کە ئەمڕۆ بە زۆرینەی هەرە زۆری دەنجێنامانی پەرلەمان پەسەند کرا بێگومان گرینگە چونکە فەراغی تەشریعیمان لە بواری ڕێکلامی بازرگانی دابوو و زۆرێک بێسەروبەری و بێ پەردەوازەیی هەیە لە ڕێکلامکردن بۆیە ئەم یاسایە گرینگە کۆمەڵێک سنووری داناوە بۆی ئەو ڕێکلامانە زیان بە کۆمەڵگای کوردەواری نەگەێنن ڕێکلام لە بواری پەروەردەی سنووری بۆ دانراوە و لە چوارچەوەی بۆ دانراوە لە بواری تەندروستی چوارچەوەی بۆ دانراوە بۆیە دوای 6 ڕۆژ لە پەسەندکردنی ئەم یاسایان لە بەڕاوبوونەوەی لە ڕۆژنامەی و قەعای کوردستان کە کاری پێکرێ من پێم وایە شێوازی ڕێکلامکردن لە هەرێمی کوردستان جارێکتر تەنزیمەکە لەسەر بنەمای یاسای ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان هەر شتێک پێچەوانەی عورفی گشتی و ئادابی گشتی بێ لە هەرێمی کوردستاندا قەدەغەیە و ئەوەی پێشەوەی مافی مناڵەکە قەدەغەیە و ڕێکلامکردن بۆ کەلوپەلی تەندروستی دەرمانی تەندروستی ڕێگە پێنەدرا و بەناوە بازرگانیەکەی ئەمانە قەدەغەن کە دوجار وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری وەزارەتی شارەوانی و وەزارەتی بازرگانیش ڕێنمایی پێویست دەرەکەن بۆ ڕێخستنیە لە چوارچێ ئەم یاسایە و بە وردەکاریەوە حسابی لەسەر کراوە سزای دارایی تێدایە و هەروەها ئەگەر تاوانێک گەورەتر بوو لەو سزایانەی کە لە یاساکە داهاتێ و لە یاسا کارپێکراوەکانی تر هەبوو سزا توندەکە ڕەچاوەکە